بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت لە پرۆگرامی باسی ڕۆژی ئەمڕۆدا باس لە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق دەکەین. چ ڕوودەدات لە بەغدا؟ هەر جارێ و یەکێک لە لایەنە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق باس لەوە دەکەن کە ئەو لە هەموو پارتەکانی دیکە نزیکە حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێنێت. ئێران، ئەمریکا لە چێوەی هاوکێشە سیاسیەکانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقن. کورد لە چێوەی ئەو هاوکێشە سیاسیەدایە؟ ئایا کورد هەمان پێگەی ڕابردووی ماوە کە لە پێشوودا هەر کاتێک حکوومەتێک پێک دەهێنرا دەبایە کورد بە تایبەت هەولێر ڕازی بێت لەسەر ئەوەی کە دەبێت ڕای هەبێت لەسەر پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق؟ ناوچە کوردستانیەکان و ئەو کێشە و گرفتانەی کە تاوەکو ئێستاش بە هەڵبسێردراوی ماوەتەوە چیان بەسەر دێت؟ بۆ قسەکردن سەبارەت بەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەری کوردستان 24 میوانداری زۆر بەڕێز شوان محەممەد تەها بەرپرسی لەخی پێنجی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدامان کردووە. بەڕێزکا شوان بەخێر بێت. زۆر سپاس کاکەمەڕ. هەر لە سەرەتادا باسم کرد هاوپەیمانی سایرون، دەوڵەتی قانون، هەر یەکێک لە لای خۆی و باس دەوە دەکات ئەو نزیکە لەوەی حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێنێت. بەڕاست لە بەغداد چی ڕوودەدات؟ یعنی ڕاستیەکە چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێز و بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24. ئەگەر بە شێوێکی گشتی باس لە ڕەوشی سیاسی ئەمڕۆی عێراق بکەین بەحقیقەت لە ڕووی سیاسیەوە تاوەکو ئێستا بەقەت ئێستا گرژی و ئاڵۆزی سیاسی بەخۆی نەبینیوە بە تایبەتی لە نێوان قەوارە شیعە مەزهەبەکاندا. چکۆ بەحقیقەت ئەوەی لە بەغداد دەگوزارێتن لە عێراقدا دەگوزارێت قەوارە شیعە مەزهەبەکان تەحدیدەن زیاتر بە ناونانی کەسی یەکەم بۆ وەرگرتنی حکوومەتەوە خەریکن بێ ئەوەی هیچ فکر لەوە بکەنەوە لە حکوومەتی ئایندە بەرنامەیان هەبێتن. ئەوە قەوارە شیعەکان ئەگەر بە شێوێکی ورد قسە لەسەر ئەو بەرنامەکەین. گرژیەکان لە چه ئاستێکدا؟ گرژیەکان ینی ئێستا باسی گرژیەکان دەکەین بەس لە پێم باشە سەرەتا باسی دوو جەم سەرەکە بکەین. دەبێت ئەو قەوارە سیاسیە پێک ناکۆکەی شیعە مەزهەبەکان ئێستا بەسەر بەش دابەش بووینە، ینی دوو لایانی سەرچینە دەتوانین بڵێن ئیتیلافی فەتح لەگەر دەوڵەتی یاسا بەیەکەوەن سایرون لەگەر تیاری حکمەش بەیەکەوەن. ئەو دوو زەمسەرانە لەگەڵ ئەو دوو زەمسەرە بە شێوێکی ڕوون و ئاشکرا ئیعلانی خۆیان کردووە. عەبادی وەکو کوتلەی سێم لەو ناوەندەدا لە نێوەندی هەر یاری دەکات چەقی گرتووە. هێندی زار هەوڵ دەدا بەلای با بڵێن عەمار الحەکیم وەکو بێت تەوەسوتی بۆ بکە لەگەر دەوڵەتی یاسا لێک نزیک بێتەوە دەستێکی تریشی دەتوانێت و کردواتانی دەستێکی لە پاشە دەستێکی لە پێشە لەو نێوەندا چەقی گرتووە زیاتر دەتوانین بڕێ لێڤڵەکەی بەرەودا بەزینە. کێشەکە لێرەدایە کەس لە عێراقدا لەلایەن شیعە مەزهەبەکان ئۆپۆزیسیۆنی قبوڵ نییە. هەمویان دەیانەوێت دەسەڵات بگرنە دەست هەمویان بێکەوە باسی لەوە کردووە کە و ئامادەیە ئەگەر نەیتوانێت ببێت ئەو ئامادەیە بەڵام بەپێی ئەو شروطەی ئەو چل خاڵی کە موقتەدا سەدر تەقدیمی کرد وەکو سایرون بۆ پێکردنی حکوومەتی ئایندە هیچ لایەنێک ناتوانێت حکوومەت ینی دەتوانین بڕێ پرۆژەیەک بوو بۆ پێکنەهێنانی حکوومەت ئەوەش بەحقیقەت ئەو پرۆژیان لە پاشە کشێدایە. لە کۆی گشتیدا کێشەکان لەسەرەوە سەری نەگرتووە ئایا پرۆژەی ئیتیلافی فەتح لەگەر سایرون ئێستاش پەیوەندیان هەیە لەسەر پرۆژەی پێکهێنانی دەوڵەتداریە یان لەسەر ناونانی کەسەکانە. ئەوەی هەستی پێ دەکرێت ئێستا کێشەکان لەسەر ئەو کەسەیە کە پۆستی سەرۆکی ئەنجومەنی ینی ئەگەر هەیە هەردوو لا لێک نزیک ببنەوە بەیەکەوە تا ئێستا مڕەشیحەکان چەند ناوێک هاتوون هەندێک ناو ئەوەی دێنین بۆ ئەوەی وەرەق کارتەکەی بسووتێنن. لای سایرون دەڵێ ئێمە مڕەشیحمان نییە بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە ینی سایرون لەگەر تیاری حکمەش دەڵێت ئێمە مڕەشیحمان نییە. من پێم سەیرە ئەگەر دوو کوتلەی سەرەکی کە بیانوی ئیتیلافێک بێبینن کەسێک نەبی بۆ دەستنیشان کردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران من پێم وایە ئەوە دوورە لە واقع دوورە لە ڕاستی. بابەتێکی تریشێ دەیانەوێت سایرون دەیەوێتن بە تایبەتی چەند کەسێک پێشنیار بکرێتن. ئەو کەسانی پێشنیار بکردێ هەندێک لێستاوە دەتوانانی برێ هەرسکە هێنا هەندێک ناوی نوێش دەیانەوێت بێتە پێشەوە. لە 2010دا دەتوانی بڵین کێشەی سەرەکی لە عێراقدا ئێستا لە ناو پارتە سیاسیە شیعە مەزهەبەکان سەرچاوی گرتووە کە هیچ لە دەوراتی پێشووی
لە هەڵبژارنەکانی تردا سێ هەڵبژارنەی پێشوودا قوارە سیاسی شیعە مەذهبەکان وەزعی سیاسیین وانە کەوتوکە ئێستا تێککەوتون. کاک شوان زۆر جار باس دەوە دەکرێت کە عێراق لە مەترسیدا چارەنووسینا دیارە دەستوەردانی وڵاتان ئایندەکە دیار نییە بەگشتی بۆ باز دەکرێت بەڵام هەموو جارێک ئەو کێشە هەبووە دواترش حکوومەت دروست بووە و شیعەش باڵا دەست بووە بەڵام شیعە وانە بوو وانە کەوتوتەوە هیچ جار دەتوانین بڵێن مەگۆ ماڵی پێی دەڵێن ماڵی شیعە شتێک نەمانە ماڵی شیعە پارتە سیاسی شیعەکاندا بەدوو بەش دابەشبوونی ئەو بەشانی کەوەلە کە دەتوانێت بێ وەلایان هەیە زیاتر بەلای ویلایەتی فقی ئێرانیدا دەڕۆین لەگەر لانەکەی تر وەلایان نەبوو مەرجعی سیستانی هەیە دەتوانێت بڵێ وەلاکەیان ویلایەتی فقی نیە مەرجعی سیستانیە دەتوانێت بڵێ شیعی عروبەوینە ئەو دوولانە ئێستا زۆر بڕون و ئاشکرایی عروبەویەکان زیاتر پەیوەندیشە لەگەڵ وڵاتانی عەرەب هەیە مزامەلەی وڵاتانی دەرەوەی ئەو وەکو بڕێ ئەو ئەمریکا و ئەوروپا و بەریتانیش دەکەن ئەوە عاملی یەکەم گوتمان شیعە عاملی دوم کە سونەش ئەمڕۆ هە لە هەوڵ تەقالاتی زۆردایە کە دەیەوێ ماڵی شیعە یەکانگیر بن بۆ نەکەونە پەراوێز کە وەکو لە دەورەکانی کردە پەراوێز چونکە ئەوان بە حەقەت وەزعێکی زۆر دژواریان هەیە بابەتی ئاوارەکانیان دووەم بابەتی ئاوادانکردنەوەی شارەکانیان وەزعی قوارە سیاسی سونە مەذهبەکان ئەگەر جوانتر بڵێن پارێزگای مووسڵ و ئەمبار و سەلاحەدین بە حەقەت باریوان قورسە کوردیش بە هەمان شێوە ناوێتن خۆی بە هیچ لایەکی شیعەدا ئەوەی من بەش بە حاڵی خۆم کە لێ ئاگادار بم کادی سیاسی کوردستانی دەیەوێتن خۆی نەخاتە پەراوێزی کێشەکانی شیعەکان تا 2010دا سەیری چێشمە سیاسیەکان دەکا دەیەوێت قسەی یەکلاکەرەوەی زۆر باش ئەمە دواتر دێنە سەر مەسەلەی پێگەی کورد و سیاسەتی کورد لەسەر پێکهێنانی حکوومەتی داگەڕا بەڵام سەبارەت بە پێکهێنانی حکوومەت ئەوەندەی کە تۆ ئاگاداری کامە هاوپەیمانەتی لە پێکهێنانی حکوومەت نزیکە ئەوەی لە ئێران نزیکە یاخود ئەوەی بە شێوەک لە شێوەکان ئەمریکا دەیەوێت درستی وڵات زۆرە لە پەلەپەلی هەیە مەسەرەن ئەوەی دوێنێ و پێرێک ئەمڕۆژ بیستمان سائرون لەگە تیاری حکمە دەڵێتن ئێمە هەوڵ دەدەین لە خلالی بۆ بەیانی هەنی وا بڕیارە بەیانی کوتلەی ئەکبەر یعنی زۆرترین ژمارە لەبەروی گەورەترین کوتلە لە ناو پەرلەمان پێک دێتن تا ڕۆژی پەرلەمان ئەو ڕۆژەی پەرلەمان دادەنیشیتن سەرۆکی پەرلەمان هەڵدەبژێریتن سەرۆکی پەرلەمان هەڵدەبژێدەی ڕێگادە بە پێی مادەی دەستوری کە دەبێتن سەرۆک کۆماریش هەڵبژێردەی سەرۆک کۆمار ئینجا داوا لە کوتلەی گەورە دەکاتن چەند کوتلەی خۆی تەقدیمە کامیان ژمارەیان زۆر بوو ئەنی کوتلەی گەورە لە ناو پەرلەماندا یەکلا دەبێتەوە نەک لە دەرەوەی پەرلەماندا هەموو محاولەکانی قوارە سیاسیەکان دێکن تا ڕۆژنی دانیشتنی پەرلەمان و لە دواتردا سەرۆک کۆمار تەکلیف داوا لە کوتلەی گەورە ڕادەگەێنێتن لێمە دەر یەکلا دەبێتەوە محاولەکان زدین بە هەمان شێوە فەتحیش دوێنێ و پێرێش و ئەمڕۆژ بڵاوکراوی هەیە بۆ درێ ئێمە زیاتر کامیان نزیکترن والله نزیک و دووری دەتوانین بڵێن من ناتوانم بە شێوەیەکی قەطعی ینی دەتوانین بڵێن لێدوان و تەسریحاتی تەموو مژاوی هەن ناڕەسن سایرون دەڵێن فلانکە قوار لەگەر ئێمەیە لە هەمان کات فەتحش دەرگای ئێمەیە بەڵام حیوارێک هەیە دەیانەوێ بەسەراحەت هذه عامریکا قیادی حرەکەی فتح دەکاتن ئیتلافی فتح دەکاتن دەوێت سایرونش داخلی ناو قوارە سیاسی بکە لەبەر دوو هۆی سەرەکی چونکە ئیتلافی فتح لەگەر دەوڵەتی یاسا ئەوان چەکی قورس و چەک و هێزی چەکداری خارجی دەوڵەتیان لەبەردەستا کۆتلەی سایرون شەقام دەتانی بۆ ڕژێنێتن نەبوونی هەر لایەک لەو دوولایەنە لە ناو حکوومەتی ئایندەدا بە حقەت وەزعی عێراقی دەگەێنێتە وەزعێک ڕەنگە حکومداری باڵی ئێران وا پێدەچێت بە بۆچوونی جەنابتان باڵی ئێران بتوانێت لە ینی لە داهاتوودا سەرکەوتوو بێت لە پێکهێنانی حکوومەت پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەمریکا لە چێوەی ئەو هاو یعنی دەتوانی وەکو عارە دەڵێن فاعلی خارجی دەستی دەرەچی بە هیچ ڕۆژێک لە ڕۆژاندا حکوومەتی عێراقی پێک نەهاتووە بەبێ فاعلی خارجی ئەنی هێزی دەرەچی هێزی دەرەچی زا وڵاتانی عەرەبی دەستی هەیە ئەمریکا و بەریتانیا دەستیان هەیە ئێران لەسەر ئەرزی واقع لەسەر ئەرزدا جێپی خۆی سەقامگیر کردووە بەڵام من پێم وایە لە 2010دا هەردوو هەموو فاعلی خارجی لەگەر نزیکترین کەس دەتوانین بڵێ کەسێکی زۆر داخلی هاوچێشەکان نەبووی تۆ سیرکە لە یەکەم هەڵبژاردن ئیتلافی وەتانی ئاەت عەلاوی زۆرترین دەجێهێنا
مالێکی بوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دوای ئەودا مالیکی زۆرترین دەجێهێنا حەیدەر عەبادی بووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو جارە سایرون بە پێی مەقعدەکامی وەکو قەوارە زۆری نایە بەڵام مەرز نییە سایرون حکومەت پێک بێنێتن لێرەدا کێشەی ئێمە وەکو کورد وەکو ئەگەر پەلەم نەکردبی لە وەڵامدانەوەکەدا کورد دەیەوێتە سەیری بەرنامەی حکومداری بکە تا ئێستا هیچ قەوارێکی سیاسی باسی دەوڵەتداری نەکردووە باسی حکومت دەکەن حکومت بەشێکە لە دەوڵەت یعنی ئەگەر حکومەتی ئێمە هەموو ئەوانەی کە سەبەبی کاولکاری و گەندەڵی و سیاسەتی ڕەشبگیریان لە عێراقدا کردووە هەر ئەوانیش بێن و دەسەڵات بگن و هەر ئەوانیش لە ساحەکەدا هەن من پێم وانییە ئایندەیەکی ڕوون چاوەڕی عێراق باشە من بەش بە حاڵی خۆم یەکش دەمێ بڵێم من پێم وایە ئەو حکومەتی کە پێک دێ چ سائیرون پێچی بێنی ینی مجموعی سایر و پێچی یان فتح پێک بێنی تەمەنی لە ساڵێک درێژتر نابێت تەمەنی لە ساڵێک درێژتر نابێت کەوایە ئەوەی ئەمن تێگەیشتبووم تاوەکو ئێستا هەموو هاوکێشەکان لە بەرژەوەندی ئێران بووە ئەمریکا کاریگەریەکی زۆری نابێت لەسەر پێکهێنانی حکومت ئەمریکا کاریگەری خۆی هەیە بەڵام ئەو بەڕێزانەی لە بەغدادا دەدانەوێ وانی شاندن ئەوان جێڕایالی سیاسەتی ئەمریکان سیاسەتێکی شەرمنانە دەکەن تۆ سەیریکە دوایین لێدوانی بەڕێز حەیدەر عەبادی لە مەڕ مقتەدا سەدر نزیکە لە ئەمریکا مۆزوع ئاشکرایی ناکەن ئەوەیە مشکلە مەسەر سەری حەیدەر عەبادی کە لە مەڕ کێشەی دراوی ئێرانی و سۆنەتی مەعامەلەکردن و ئەو یاسایی کە ئەمریکا ئەو بڕیاری کە ئەمریکا داوێتی کە معامەلە لەگەر ئێران نەکرێتن ڕۆژێکم لێدوانیدا ڕۆژدەم پاشگەزی خۆی نیشاندا یعنی دەتوانانی بڵێ سیاسەتەکە سیاسەتی ناسەقامگیر هەیە بەڕون و ئاشکرا نەلایەنێکی سیاسی دەڵێن ئێمە لەگەر ئێرانین بەڵام مەسەر حرەکەی فتح وا دەکاتن دوو ئامیر لیوایان دوو کەسی باڵا دەسێن لە حەشدا لێدوان بدا ئەسایبی حەلی حەق لێدوان دەداتن بەڵام لە کۆی گشتیدا وەکو پارتێکی سیاسی کەم لێدوان دەدەن بەڵام تۆ بڕی ئێران دەوری سەرچی نییە بەڵێ ئێران دەوری سەرچی هەیە ئەمریکاش دەوری هەیە بەڵام ئەوەی لەسەر ئەرزی واقعدا ئەوەی چەچی بەدەستە زیاتر لە یانگری دەوڵەتی برێن جمهوری ئیسلامی ئێران کەواتە ئێران کاریگەری یەکەمی لەسەرە باشە ئێمە با بینە سەر کورد لە ڕابردوودا کورد پێگەی هەبوو بەبێ کورد حکوومەت پێک نەدەهێنرا ئێستاش دەبینین ینی ترافیکی دیبلۆماسی تا ڕادێک لە نێوان بەغدا و هەولێر دەستی پێکردووە ئەمڕۆشانێکی سونەکان لە پیرمەحوەری وەتەنی بەڵێ پرسیاری من لێرەدا ئەوەیە ئەم جارش کورد دەتوانێت کاریگەری هەبێت من باسی بەشداری ناکەم چونکە لە ڕابردوودا کورد هەر مشارەکەی پێکراوە بەشداری پێکراوە بەڵام ئەم جارە شەریک بۆ ڕاستەکەی یعنی ئەم جارە کورد دەتوانێت ڕای هەبێ من بەش بە حاڵی خۆم ئەوەندی وەکو متابعی دەکەم ئەو هەڵسو کەوتە سیاسی کە پارتە سیاسی کوردستان دەکەین دەیکەن لەسەر هێمنە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانش و دەتوانین بڵین ئێستا وەی یەک لیژانی مفاوەزاتیان هێ دانوستانیان هەیە وا بڕیارەکە سەردانی بەغدا بکاتن ئەگەر بەو جۆری سیاست دەکە ئاوا سیاست بکە من بێم وایە کورد پێگەی خۆی دەگرێتن پەلەپەلەکردن لە پێکەنانی حکومت کرد کورد بیکە خۆی بەلایەکدا ساغ بکاتەوە بە حەقیقەت ڕەنگە پارسنکە بەلایەکدا بگۆڕی کوردیش لەدا قازەز نەکە بەڵام ئەو سیاسەتێک کە ئێستا متەبعە ئەوەی کورد ئێستا دەیکاتن پەلە نەکردن بە حکمت و معاملەکە دەگەر هاوچێشەکاندا کێشەی ئەوە نەچێ دەبتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەقەت ئەوەی پێ کێشەی پرۆژەی دەوڵەتداری هەیە بڕون و ئاشکرا بە هەموو لایەنەکانی وتووە و دەڵێ ئێمە سەیری ئەو پرۆژەی دەکەن کە لایەنە سیاسیەکان تەقدیمی دەکەن بۆ دەوڵەتداری نەک بۆ پێکەنانی حکومەتێک کێشەی ئێمە هەتەنها کێشەی حکومەت نییە کێشەی ئێمە کێشەی دەوڵەتە کێشەی دەوڵەت لەسەر ئەو خاڵانەی کە جەنابەت مەقسەدتە باسیکەم ئەویش ئەوەیە کورد پێی وایە دەبێت شەریک بێ نەک مشارێک بێ وەکو جەنابەت باست کورد دەیوێتن بڕیارەکانی پەرلەمان هەروەکو چۆن لەو دەورەی سێم کە بینیمان بەبێ کورد پەراوێز نەکرێتن بە تەوافقی وەتەنی زۆر باش داواکاریەکانی کورد ئاشکرا بووە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان چەندین جار باسی ئەو خاڵانەیان کردێ بەڵام ئێمە بابینە سەر ئەو سیاستەی کە لە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ڕابردوو پەیڕەو کراوە و لە داهاتووشدا چاوەڕێ دەکرێت پەیڕەو بکرێ تۆ دەڵێ کورد تاوەکو ئێستا هەرچەندە کورد ینی یەک ڕیز نییە هەر حزبێک بە شێوەیە قسە دەکات تاوەکو ئێستا چوار لایەن ناڕازیەکە هەڵوێستیان دیار نییە ئایا لەگەڵ یەکێتی و پارتی دەچنە بەغدا یاخوددا پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە
فتح دەڵێ یەکێتی و پارتی لەگەڵ ئێمە ئیتفاقیان هەیە و لە ئێمە نزیکن ئەمە ڕاستە؟ ڕازی بوون ڕاستی و ناڕاستیەکە ئەو بابەتە چۆنام ئێمە یەکەم جار کە سەردانی بەغدامەکەم لە وەفدی ینی مفاوزات یەکەم لەگەردا بووم ئەنی سەردانی مقتدا سەدر کرا لێکوانە هەموو لایەنەکان پێوانە کورد پێی وایە کورد تا ئێستا بە پێی تەوقیعی هیچ لایەنێک نەکردووە قەراری نیهایی و قسەی دوا قسەی نەداوەتە بە کەس بەس ئەوەی کورد بەوانی ڕاگەیاندووە بە هەموو لایەنە سیاسیەکان ئێمە سەیری پرۆژە دەکەین بەڕوون و ئاشکرا باش پرۆژێک کامیان لە ئێمە نزیکە تا ئێستا هیچ پرۆژێک لە ئارادانی ئەوان پرۆژیان هیچ پرۆژێک نییە بەڵام بۆ کورد ئەگەر ڕاستی یعنی ڕاست و دروست و لە بینەرانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان نەشارینەوە دم و چاوەکان بۆ کورد هیچیان فەرقیان نییە هیچیان فەرقیان تاقی کراونەتەوە هەر لامی ئەگەر ڕاستگویانە و معاملە لەگەر بابەتەکان کە هیچ دم کێشەیمە کێشەی دم و چاوەکان نیە یعنی جیاوازێک لە نێوان پرۆگرامی مقتدا سەدر دم و چاوەکان وتم دەم و چاوەکان بەڵام بە شێوەیەکی گشتی ینی بۆ نمونە زۆر جار باس دەوە دەکرێت هادی ئامەری سەرپەرشتی داگیرکردنی کەرکووکی کردووە یعنی ئەهوەنتر وە مقتدا سەدر هەرچەندە باڵێکی ئەویش لە ڕووی سەربازیەوە بەشداری ئەو پرۆسی کردووە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان باس دەوە دەکرێت کە مقتدا سەدر ینی لەگەڵ هەرێمی ئەگەر بتەوێت باسی هێرشکردنە سەر خەڵکی کوردستان بکەین یەک پارتی سیاسی شیعە مەزهەب و زۆرینەی سوننەکان لێ نەهاتوە دەر چونکە بڕیاری پەرلەمانی عراقی ئەو سەلیم زبووری کە ئێستاش ڕەنگە متەشەبیس بی بە کورد ئەویش ئەمڕۆژ ینی ئەوان حیدەر عەبادی وەکو قایدی عامی قوواتی مسلحین تەخویل کرد ئەگەر قسە لەسەر دژ بۆیە من دەڵێم دم و چاوەکان هەمووی یەکەن ئێستاش کورد بە شێوەیەکی ژیرانە معاملە دەکاتن تەنها کێشەی حکوومەتیشی نییە فقط ئەوەی کێشەی دەوڵەتە ئایا سیاسەتی دەوڵەتداری چۆن دەبێتن لەبەر ئەوەی کێشەی مەکا کەمەە لە عێراقدا سیستەمی حکومڕانی وە لە عێراقدا سیستەمی حکومڕانی تا ڕاستەڕێ نەبێ چ زەید بێت چ عەمەر بێت سین بێت ساد بێ بۆیە کورد بۆ مزامەرە نەبوو ڕازگۆیانە وتی ئێمە تەحەفوزمان لەسەر کەس نییە کێشەی ئێمە کێشە لەسەر ئەو ئوسوسەیە ئەو ئەساسەیە کە پیان وایە دیارە ئەوانەی ئێستا کە کورد داوای دەکا و داواکاریانەی کە خستۆتە ڕوو ینی ئێستا پرۆژەیەکی هاوبەشی یەکێتی و پارتی هەیە بە پێی زانیاریەکانی من لە 27 خاڵ خۆی دەبینێتەوە گرنگترینیان ناوچە کوردستانیەکانە مەسەلەی نەوت و غازە هەروەها دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانە ئەو جارە ئەوان هەموو بابەتی دەستورین ینی کورد لە پێشوشدا و داواکاریانی هەبووە بەڵام حکوومەتەکانی یەک لە دوای یەکی عێراق پابەند نەبوونە هەموو ڕوخسارەکان هەمان ڕوخسارن لە پێشودا ئامانجیان دیار بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان باشە ئێستا کورد پێویستە بەشداری ئەو پرۆسەیە بکە کورد ڕازیە ئەگەر ئەوان تەوقعی لەسەر بکەن بەڵام پابەند نابن یعنی گرنتی چییە کورد بەشدار بێ وە گرنتیەوەی ڕاست دەکەی زۆر ئیتفاقات کراوە تەوقیع کراوە ئیتفاقی نهێنی هەندێکیان یاوت نهێنی کە لەبەر لە ئەسڵ و ئەساسدا تەوقیعش کراوە بەرام پابەند نەبووینە لەبەرەوەی بابەتەکە لەسەر بابەتی ئیتیفاقی بینە پارتە سیاسیەکان بووە بەڵام ئەگەر تۆ ملزەمی کەی پرۆژەیەک بۆ دەوڵەتداری بکە دەوڵەتداری پێک دێ لەسەر هەموو چۆن ملزەم دەبی ینی ئێستا لە دەستوری عێراق مادەی 140 هەیە چ پێویست دەکە بۆ نمونەیەکێتی و پارتی کورد داوای ئەوەی کرد ئەو پرۆژەیە کە تەقدیم دەکرێت دەبی ئالێتەکانیش جێبەجێ بکردن دیاری بکرێتن ئەگەر نە ئامادەنین مەسەلەن بەس بەحەقەت ئەگە بمێ ڕوون و ئاشکرا قسە بکەین لەسەر ئەو بابەتە بۆ ئێرانە قسە بکەین کورد بوونی کورد بە ئۆپۆزیسیۆن ئەوە ممچین نابێ چکو تۆ قەوارێکی سیاسی هەیە تۆ ئۆپۆزیسیۆن دەبی لە چێ لەگەر چێ فکری ئۆپۆزیسیۆن لە عێراقدا دروست نەبووە لە ڕووی دموکراسیێتەوە ئەگەر کورد دەرگای ئۆپۆزیسیۆنی هەڵبژار ینی زیان دەکە بێگومان بۆچی ئەی هەر ئەوان نەبوو موچەی فەرمانبەرانی ئێمەیان بڕی ئەگەر ئێمە تەواجودێکی ئەوتۆمان لە بەغدا نەبیتن بەشداریان لەگەر نەکەین ڕەنگاوی ئەوەی هەشە لە چیسی بەڵام زۆر جار باس دەوە دەکرێت زۆر جار باس دەوە دەکرێت دەڵێن حکوومەتی عێراق بەبێ کورد پێک ناهێنرێ ئەگەر کورد ئامادە نەبوو بەشداری بەغدا بکە گرنتی پێ نەدرێ هەرچەندە گرنتیەکانش حقیقەتە کێ دەبی بزانی هێرش کراوەتە سەر کورد بە تانک و تۆپ بەڵێ حکوومەت ڕەنگە پێشیش بینێن بێ کورد ئەگەر هەرامیان ڕێکەون بەڵام لە حاڵەت دەکەی و چێندەر قەدەری ئێمەی خەڵکی کوردستان ئەوە ئەو وڵاتەیە کە تێکەوتون ئەوە قەدەرانی ناچاری ناچاری نەتەبی تۆ پشت بەشداری بکەیت ئەوەی پێتێ لایەنە سیاسی لێک لە خۆت نزیکان هەوڵ بدەی ئەضعف الئیمان سیستەمی حکومڕانی لە وڵاتەکەدا بگۆڕی دا ئەگەر نەیکەی چی دەکەی مەسەلەن ئۆپۆزیسیۆن ئەگەر بنمون ئۆپۆزیسیۆن ئەوڕۆ محکەمەی ئیتیحادی بڕیاریدا لە پاش محکەمەی ئیتیحادی هەموو قسەکردنێک زیادە
ئێمەش تێبینیمان هەبووە ئێمە شەز دەکەین غەدر و ئیسحاف بە حەقی خەڵکی کوردستان کراوە بەڵام قەراری محکەمەی ئیتیحادی مولزەمە دەبی هەموو لایەک پێ رازی بی بوون بە ئۆپۆزیۆن رازی بوون رازی نەبوون لە دەرئەنجامەکاندا ئەوە تەواو بووە ینی بە بابەت تێگەیشتین بۆیە دەڵێم پێم وایە هەموو قەوارە سیاسیەکان حەقە لەسەر ئەو بابەتەنەی کە ڕەهەندی نیشتیمانی هەیە و بەڕێستان باستا کرد سەرچاوە سروشتیەکانە مادەی ١40 ناوسەدابراوەکانە ئەو بەتەندە پێدابری سەبکرێت مەڵسەنە هەر بۆ نمونە هەر ئەوڕۆ کردنەوەی پردی ئاڵتون کۆپری سوودێکی زۆر بە خەڵکی کوردستان و ناوسەدابراوەکان گەیشت تۆ کە هەنگاوێک دەچێت پێش تۆ کێشەی وڵاتێکت لە ئەستۆدایە کێشە ئەوە نییە من بۆ حکومەتە رازی نیم تۆ خەمی وڵاتێکت لە کۆڵ ناوە تۆ ئەو هەموو خەڵکە کوردستانە لە دەروی کوردستان هەیە دەبی بە هەموو شێوێک هەوڵ بدەیت ڕێی دوول دەولی وەزعی کوردیش بە حقیقەت کامەران وەکو پار و پێرار نەماوە ئەوانەی کەواتە پێگەی کورد بە شێوەیەکی گشتی وەکو پێشوونێکە باسی نەخێر پێگەی کورد وەکو پار و پێرانیشتە پێگەی کورد ئەوەی کە هەیە بەرەو پێشسوونێک هەیە لە وڵاتانی دەرەوەدا مەسەلا قسەکەی زەرابی سەرۆک بارزانانی مە ڕوون و ئاشکرا دیت کە هەندێک خەڵی پشیمانش بوونەوە لەو سیاسەتە بیویژدانی دەرحەق بە کوردیان کرد ئێستا کەش من لە نزیکەوە لە بەغداوە لەگەر پارتە سیاسیەکاندا دەنشین ئەوانەی بەرچاوڕوونی زیاتر بدەین بە بینەرانی یعنی ئەگەر کورد ینی تاکە ڕێگایەکی لە بەردەم دابێ ئەویش بەشداری کردە لە پرۆسی سیاسی عێراق و حکوومەتی داهاتوی عێراق حکوومەتی داهاتوی عێراق یعنی ئەو پێدوانیە پێگەی کورد لاواز دەکات کە بێمنەتانە بۆ نمونە هادی عامری بێمنەتانە لەگەڵ کورد قسە بکە بڵێ کاکەوەرە ئێمە ئەو پۆستانەتان دەدەینێ دواترش پابەند نەبێ ناکری بۆیە باسی ئەوەم کرد دوو جەمسەری زۆر سیر لە عێراقدا پەیدا بووە ئەو حکومەتە وا بکاتن بەو شێوی کە تۆ باسی دەکەی بۆیە وتم تەمەنی لە ساڵێک ڕەت ناداتن بۆیە دەبی بەرنامێکی توکمە بۆ حکومەتە دابگری ئەو حکومەتە ئەکسەرێکی مریحی لە جێزدابی کشانەوەی هەر لانێک لەلانە سیاسیەکان ئەوانی کە حکومەت پێک دێنن ئەو کوتلا مریحەی لە پەرلەماندا لە چی زداتن بۆیە دیارە وا هەڵکەوتوتەوە وەزارەی عێراق هیچ لایەنێکی سیاسی هیچ ئیتیلافێک دوو ئیتیلافیش ناتوانن حکومەت پێک بێنن ناتوانن پرۆژە یاسایەکی لە عێراقدا ئەگەر تەوافقێکی وەتەنی نەبی دەرئەنجامەکانی هەڵبژاردن بە هەموو کەم و کوڕیەکانەوە ئەلکترۆنیەکان و یەدێویەکانەوە رازی بوون و ناڕازی بوونەوە بە شتێکی دروست کرد ئەو حەزمەی کە ئێستای بە قاوارە سیاسیەکاریدا هیچ لە یەک ناتوانێت ئەویتر پەراوێت کاتمان زۆر کەمماوە با بینە سەر ناوچە کوردستانیەکان بە تایبەت قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەگەری زۆر هەیە پێشمەرگە جارێکی دیکە بگەڕێتەوە کەرکووک و ناوچە کوردستانیەکان لەو مفاوەزات و دانوستانانە احتیمالی ئەوە هەیە کە بەغدا رازیبی هەر لایەنێکی سەرکەوتو هەم موقتەدا سەدر هادی عامری رازی بن لەسەر ئەوەی خۆی ئەوان ئەو قەنەعەتیان نادروست بووە ناوچە کوردستانیەکان ناتوانێت حکومەتی عێراقی ئیدارەی ئەمنی بکات لای وڵاتان ئەمریکاش گەیشتە و قەنەعەتە کە ئەو هێزە عسکەریە و ئەمنی بە هەشتی شعبیشەوە ناتوانێت ئیدارەی ناوسەدابراوەکەم تە ناتوانن ئیداری مووسڵیش بکە کە عنیش ناو شاری مووسڵ کە کوردستانی نییە چۆن دەتوانێت ئیداری شاری کەرکووک بکە بەڵام ئەمریکا بۆچی ئەو داواکاریە پێشکەش بە بەغدا پێشکەش کراوە ڕووی ئەسکەریەوە پێشکەش کراوە ڕەنگەش 4 مانگ لەمەوە بەر تا ئەو بابەتە ئەمریکا بزانی پێگەی لە عێراقدا چەند لە دەست دەمێنێتون ئەو ڕۆکی ئەعلانیەوەیان کرد هێزەکانی ئەمریکا لە عێراق دەمێنێتەوە تا ئەو ڕۆژەی کە خۆیان ئیعلانی دەکەن بۆی پێکەنانی لێژنەیەکی مشتەرەک باشترین ڕێگا چارەیە تۆ ینی ئەگەر بەغدا تەفاهمی ئەوەی کردووە پێویستی بە پێشمەرگەیە لەو بەغدا دەزانێت ناکەن دەتوانێت ئیدارە بکە باقەت ئێمە ژوا باسی خەون نەکەین ئەگەر عێراق بێوێ بەرانسە کوردستان خۆ حافیز بۆ سۆڵ دەکەم وەرە پێشمەرگە هەموو ناوچەکان ڕادەستکەم و بە تاقیێنێت تۆ ئیداری بکە ئەوە ممچین نابی ئەوە خەیاڵێک ئەوە ناڵێن بەڵام ئەگەر ئیدارەیەکی مشتەرەک لەما بینی حکوومەتی ئیتیحادی و هێزی ئەو هێزەی سەر بە وەزارەتی پێشمەرگە لەگەر وڵاتەیە گرتوەکاندا بەڵێ ممچینە بۆنا هەرواش دەکەوێتەوە لە دەرەنجامە هەرواش دەکەوێتەوە ئەو وەزعی کەرکووک ئەو وەزعی شەنگار ئەوە وەزعی ناوچەکانی تر قانەقین و مەدەلی زۆر وازح بە سەلایەکدا دەکەوتۆتەوە تاوەکو لزنی مشتەرەک تەفاهم نەبێتن کێشەکان بەرەبەرە لەوەدان من پێم وایە ئەوەی کە لە نەفەسی پارتە سیاسی شیعە مەذهبەکان کە لە نزیکەوە دەیان بینم مادی بوونێکیان پێوە دیارە چکو شیعەکان گەیشتونە حاڵەتێک کاتی ئەوەی نەماوە کێشە لەگەر کورد دروست بکە لەگەر سونە دروست بکە ئەگەر
لە ماوەیەکی کووردا حکومەتی پێک نهێنی هەموو لایەک ڕازی نەکری پێکدادان لە مابینی هێزە چەکدارە میلیشیاتی یان حەشتی شعبی شیعە مەزهبەکان پێکدادان بوویتە حتمیەی تاریخی ئەگەر ئەوڕۆ تەعزیلیان کرد دوێنێ تەعزیلیان کرد پار و پێرار لە بەسڕا تەعزیلیان کرد بەس وەزەکە گەوشتە ترۆپ زۆر چاودێرانی سیاسی شیعە مەزهبەکانیش پێیان وایە ئەوە نزیک بوونەوە پێکدادانی چەکداری لە نێوان لایەنە سیاسی شیعەکان دروست بێت. بەڕێز شوان محەممەد تەها بەرپرسی لەقی پێنجی پارتی دموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەین هەرچەندە چەند هەورێک مابوو کە قسەی لەسەر بکەین باسی سونەکانیشمان نەکرد کات ڕێگەی پێ نەدەین. زۆر سوپاس. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بەیەمەدا.